لە ئێستادا هەرێمی کوردستان بە قەیرانێکی قورسی سیاسی و ئابووریدا تێدەپەڕێت. لەگەڵ هەموو ئەوانەشدا قەیرانی گرفتە کۆمەڵایەتیەکان لە حاڵەتەوە بووەتە دیاردە. ڕۆژانە لە شاشەی تەلەڤیزیۆن و دەستگاکانی ڕاگەاندن و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە گوێبیست و بینەری هەواڵی دڵتەزێنی دیاردەی کوشتن و خۆکوشتن دەبین. درێژەکێشانی قەیرانی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان و خەریکبوونی لایەنە سیاسیەکان بە ململانێ و ناکۆچیەکانەوە، هەروەها ئاوردانەوەی حکومەت و دەستگا دەوڵەتیەکان لە گرفتە سەرەتایی و سەرەکیەکان وای کردووە قەیرانی کۆمەڵایەتی و هەڵکشانی کێشە کۆمەڵایەتیەکان لە ماوەکانی ڕابردوودا ڕوو لە زیادبوون بکەن. بەشێک لەو کێشانش سادە و ساکارن و هەرگیز بارتەقای ئەوەیان نییە کەسی لەسەر بکوژرێت یان کەسێک خۆی بکوژێت. ئامارەکانی دەستەی مافی مرۆڤ و دام و دەستگاکانی دیکە لە ماوەی ڕابردوودا کە تایبەتن بە تاوانەکانی کوشتن و خۆکوشتن و هەموو ئەوانەی دی ئاماژەی مەترسیداریان تێدایە. با درێژایی ساڵی ڕابردوو 257 حاڵەتی کوشتن و خۆکوشتن تۆمار کراوە. پێویستە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان بیرێک لە چارەسەری بەپەلە لەو بارودۆخە بکەنەوە، ئەگەر نا ژیانی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا دەکەوێتە مەترسیەوە. لە ئێستادا ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستان لە هەڵکشاندا ژمارەیەک هۆکاریش بۆ ئەوە هەیە کە دیارترین و سەرەکیترینیان ئەو دۆخە ناسەقامگیرەیە کە چەند ساڵێکە لە چەند ڕوویەکەوە لە هەرێمی کوردستان دروست بووە و وای کردووە کاریگەری خراپی لەسەر دەرونی تاک دروست بکات کە بەشێک لەوانە دوجار خۆ لە بەرفشارەکاندا ناگرن و پەنا بۆ کوشتنی بەرامبەر یان کوشتنی خۆیان دەبن. لە چەند هەفتەی ڕابردوودا لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر چەند دیاردەیەکی نەشیا و ڕوویاندا تێیدا چەند کەسێک بوونە قوربانی. بەشێک لەو ڕووداوەنەمایی پرسیار و نیگەرانی و توێژینەوە و لێکۆڵینەوەی قوڵی کۆمەڵایەتی و دەرونین، بە تایبەت کە کەسانێک لەسەر ڕاگررتنی ئۆتۆمبیل و فولێدان و دەمەقاڵی سادە دەکوژرێن. وێڕای سەرجەم قەیران و گرفتەکان خەڵکی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی ناجێگیری ناتەندروستدا دەژین کە لە بەرامبەر بچووکترین ڕەفتاردا خۆی بۆ ناگیرێت و گەورەترین هەڵە کە کوشتن یا خۆ کوشتنە ئەنجام دەدات.